زۆرینەی چاودێران هۆکاری سەرەکی لادانی تیلەرسن دەگەڕنەوە بۆ ئەوەی ناوبراو بە پێچەوانەی ترامپ ڕێککەوتنی ئەتۆمی لەگەڵ ئێران با ڕێککەوتنێکی باشزانیوە. تەنانەت باسی ئەوەش دەکرا لە کۆنگرەی ئاسایشی میونخدا بە نهێنی لەگەڵ وەزیری دەرەوەی ئێراندا کۆبوو بێتەوە. بەڵام پۆمپیۆ کەسێکی توندڕە و لە بەرامبەر کۆرەی باکوور و ئێران وەکو ترامپ بیر دەکاتەوە. کێشە و ناکۆکی ترامپ و تیلەرسن تەنها کۆرەی باکوور و ئێران نەبوو، بەڵکو لە زۆر دۆسی دیکەشدا تیلەرسن پێچەوانەی ترامپ ڕافتاری دەکرد. بۆ نمونە لە کێشەی گەمارۆدانی قەتەردا کاتێک ترامپ پشتیوانی لە گەمارۆدانەکەی قەتەر کرد و با بەرهەمی کۆنگرەی ڕیاضی ناوبەر، تیلەرسن با پێچەوانەوە ڕافتاری کرد و بە پشتیوانی ماتیسی وەزیری بەرگری ڕێگەی نەدا سعودیە و میسر و ئیمارات و بەحرەین ڕێگەی سەربازی بگرنەبەر. کاتێک ترامپ با بەکارهێنانی وتەی نەشیا و باسی لا کۆچەرانی ئەمریکای لاتین و ڕۆژپێستەکانی ئەفریقاش کرد، تیلەرسن ئەوەی ڕەت کردەوە و توانی ڕووی دیبلۆماسیەتی ئەمریکا بە جوانی نیشان بدات. هەروەها هەرچەندە تیلەرسن سەرەتا وەکو شارەزایەکی بواری وزە گومان دەکرا لە توانای، بەڵام لە 18 مانگی وەزارەتیدا لەگەڵەوەشدا کە ترامپ ڕێگەی نەداوە، تیلەرسن لە دۆسیەکانی ئەتۆمی ئێران، ئەتۆمی کۆرەی باکوور و کێشەی فەڵەستین نزیک بێتەوە، بەڵام توانی تا ئەستێکی باش باڵەنسی دیبلۆماسی وڵات ڕابگرێت. ئەوەی گرنگە ئێستا و پرسیارەیە ئەوەی لە دوای لادانی تیلەرسن چاوەڕوان دەکرێت چی دەبێت؟ چاودێران بۆ چوونیان وایە دوای تیلەرسن لە دۆسی ئەتۆمی ئێراندا هەڵوێستی توندڕەوانە دەگیرێتە بەر، بەم شێوەیە کە ترامپ داوا دەکات لە پێداچوونەوە بە ڕێککەوتنامەکەدا یاخود هەڵوەشانەوەی. پۆمپیۆ جێگرەوەکەی تیلەرسن باهۆی ئەوەی کە هاوشێوەی ترامپی سەرۆکی شارەزای بواری دیبلۆماسی نییە، بۆیە پێدەچێت دیبلۆماسەتی وڵاتە تووشی گرفتی گەورە بکات لەوەی لا نێوان دامەزراوەی بوون و خواستەکانی ترامپدا کامیان دەگرێتە بەر. هاوپەیوەست بە دۆسی وڵاتانی کەندا و گەرچی وا بڕیارە لە نیسانی ئەم ساڵدا وڵاتانی قەیرانی کەندا و با سەرپەرشتی ئەمریکا لە کامپ دیڤید کۆ ببنەوە، ئەو کێشەیە چارەسەر بکەن، بەڵام وەکو چاوەڕوان دەکرێت پۆمپیۆ وەکو لە ئەنگری ترامپ و گەمارۆدەران پشتیوانی لە ئیمارات و سعودیە بکات لە دژی قەتەر و قەیرانەکە ئاڵۆزتر بکەن. لا سەراستی ناوخۆی کۆشکی سپیش ئەمڕۆداوە و ئەوانەی پێشتریش دەرخەری ئەو ڕاستیان کە قەیرانێکی قوڵی بێمەتمانەی لە ناو کۆشکی سپیدا بوونی هەیە تا ئەوڕادەی لەوادەی ساڵ و چەند مانگێکی دەسەڵاتی ترامپدا دەیان فەرمانبەر و بەرپرس تاوەکو ئێستا گۆڕانکاریان بەسەر داهاتووە.